بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمان داراني برز خوشويست، خوشحالم لبرنامجی نوی صدای عارفان به خدمتتان گەمەوە. داوام لە ذاتی پاکی پەروەردگار ئەم بەرنامە و تەواوی بەرنامەکانی ترمان لە ڕادیۆ ڕووناکی لێ قبول فەرمێ. تەواوی ئەو عەزیزانەی کە ماندوو ئەبن لەناو ئەم کەناڵ و بەرنامە و دەستگایەدا، خۆی گەورە دەرگاکانی خێر بەسەریانە واڵا بکە. داوام لە ذاتی پاکی پەروەردگار هەموو ئێوەی وێگر دڵ ئارام و دڵشاد بکات. خۆشەویستانم، کاتێک ئێمە باسی عارف بەخوا ئەکەین، ئەو کەسەی کەوە عارفە بە ڕەب العالەمین، خواناسێکی ڕاستەقینەیە، پێویستە ئێمە علاماتەکانی بزانین بۆی بزانین ئایا ئێمە لە عارفەکان بەخوایە لە عارفەکان نین. بۆیە کاتێک کە ئەچینە خزمەت مەدارج السالیکین بۆ ناسینەوەی عارفەکان، هەندێک علاماتمان پیشان ئەدا. ڕوايتك أجرته لأبو سليمان الداراني كأفرمي: إن الله تعالى يفتح للعارف على فراشه ما لم يفتح له وهو قائم يصلي. أفرمي عارف تنهاوانية بيرشاوت كلكاتي نيجا عارفة بخوا لدوي نيج أجايل خوي نية نخير. خوي جورا هند فتوحات رباني، خوي هند فتوحات إلهي رحماني لكاتێکا بۆ مرۆڤەکان ئەخرێنە سەر پشت و دەرگاکان واڵا ئەکرێن، بۆی جاری وهەیە لەسەر جێگاکەی کە ڕاکشاوە، نەگووە تەسەور کرێکە لە کاتی نوێژەکە. جاری وهەیە لەسەر جێگاکەی شتانێکی خۆی گەورە پێ عەتا ئەکا کە لە نوێژەکە پێ عەتا نەکردووە. جا بەڕێزانم، ئەم قسەی ئەبوو سولەیمانی دارانی زۆر دەرگای گەورە بۆ ئێمە ئەکاتەوە. والله عارف بەخوا تەنها ئەوە نێ لە مزگەوتە عارف بێ بەخوا لە دەرەوەی مزگەوت وەکو دڕندەوە هابێ، نەخێر. والله ئەو کەسێکەوە عارفە بەخوا لە مزگەوتە، لە دەرەوەی مزگەوتە، لە کاتی نوێژ و تاعەتەکانیە، لە کاتی بازرگانیەکەیە، لە کاتی تەعامولە لەگەڵ ماڵ و مناڵێ، لەگەڵ تەعامولە لەگەڵ دەوروبەریە، ئەخلاقە بەرزەکانی هەموویان عارفەتی خوا تیانە ڕەنگ ئەداتەوە. هەندێک لە زانایانی بەڕێز کە باسی ئەویان کردووە کە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ: كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به. ئەو کەسێکەوە ئیلتیزام بەم دینەوە ئەکا، فەرزەکان جێبەجێ ئەکا، سنەتی زۆر زۆر ئەکا، زۆر نزیکە بێتەوە لە ڕەب العالەمین، تاوای لێت ئەوەندە نزیک ئەبێتەوە. خوایان ئەفەرمێ: من ئەبمە گوێ بۆ ئەو، من ئەبمە بیستن بۆ ئەو، من ئەبمە بینایی بۆ ئەو. ئەلەما فەرمون یعنی چۆن؟ یعنی ئەم کەسە گوێی تەنها بە ئەوامیری خوا ئەبیسێ، یعنی گوێەکانی تەوا ئیلتیزام ئەکەن، چاوەکانی ئیلتیزام ئەکەن، دەسی ئیلتیزامەکە، قاچی ئیلتیزامەکە. ئەمەی عارف بە ڕەب العالەمین. بۆی ئێمە کاتێک کە بە دوای علاماتی عارف بەخوایە ئەگەڕێن، تەنها لە نوێژە نابێ بۆی بگەڕێن، ئەبێ لە هەموو ژیانە بۆی بگەڕێن، بزانین ئەو کەسێکەوە عارفە بە ڕەب العالەمین کێیە وە چۆنە. هەر لە مەدارج السالیکینە سێ علامەتی سەرەکیمان ئەداتی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ ئەوەی عارف بەخوا، عارف بالله بدۆزینەوە. ئەفەرمێ یەکەم، یان بۆی بزانین خۆمان ئایا عارفین بەخوایاننا، یەکەم ئەفەرمێ: المعرفة بالله تعالى، ئەوەیە کە ئینسان لە ناخی خۆیە خوای جوان ناسی بێ، ئەسما و صفاتی خوای باش هەڵسەنگاندە بێ، لە خزمەتیانە بوو بێ. ئەفەرمێ دووهەمین مرتبە بۆ ئەوەی بزانێ ئایا دڵەکەی لە عارفینە بەخوایاننا یەقینە. یەقین، عارف بەخوا یەقینێکی زۆر سەیری هەیە، زۆر ئارامە دڵی لە بەرامبەر ڕەب العالەمینە. سێهەمین دانە بریتە لە عەقڵێک کەوە ئەم عەقڵە لە گوناه و تاوان دووری ئەخاتەوە. العەقل القامعی ناوناوە کە قەمعی گوناهەکان ئەکا، عەقڵێکە و دڵێکە کە شەڕ ئەکات وهای لێ هەتا ئەگاتە نەفسی مطمئنە، ئەوەندە شەڕ لەگەڵ گوناهەکان ئەکات و لە ناخی خۆیان هەڵیان ئەکێشێ. ئێمە چۆن بگەینە معریفەتی خوا؟ دیارە دوو طریقە هەیە بۆ ئەوەی بزانین گەیشتێتە معریفەتی خوایاننا. یەکەم
چەندێک لە ئەسما و صفاتی خوای گەورە تێگەیشتوین. ئێمە یعنی بە ئاەتەکانی قورئان ئەخوێنینەوە بەسەریانە ئەڕۆین ئەبێ ئاگامان لێبێ کە سێرەکەین واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه كلا خزمت أم آياتا أوسي بزانا خوا أوي لناختانا أقوزري لنفستانا أقوزري خواي قورا عالم بي فاحذروه آقاتا ليبي حذر كان لرب العالمين حذر كان أي عبد كان ما دام ايو ام يقين لناختانا دروز بوا اگاتان لبه وعلموا ان الله غفور حليم اگاتان لبه كخوي گورا غفور حليم يعني لقل اوا اوشتاني كبدلتانا اگوزري بناختانا اگوزري بنفسو هواتانا اگوزري لناختانا كز اگاي لنيا اويك بخيالتا تي ابار رب العالمين اگاي لي بلان بزان اخوا غفور رحيم غفور حليم انجا دوام دانا صدق الله في المعاملة لهلسو كوتا أبي أمر رنگ بداته براسي إنساني مسلمان بما معرفتي خواي دسك أبي رنگ باته ولا معاملاتيا لهلسان ودانشتنيا حتى وكو دسي كوي إما هموما هريكك لإما براسي كاتك عودالي معرفتي خوا جل جلاله أبين بيسمان بويك يكم زور جوانا وكاني أسماء الله وصفاتي خوا من ناسيبه دوهمين زور صادق بالله معاملة كردنا كألين معاملة تنها بازار من بزني خوش ويستانم ما بس من طوابي لا ينكاني جيانا كإنساني مسلمان بيويستا زور بچاكي زور بباشي تعاملك لقل رب العالمين تعاملك لقل أو خوا عظيمي كأمي خلق كردوا كأمي دروس كردوا إنجا لپنای امانشا همیشه اما توشی هلا ابین لم تعاملو لم هلصانو دانشتنو لجوري معرفت مانا بخوا بويا بيويس من بويا كا عقلي قامع من هبه همیشه ام عقل بيت بقره ورد قناها كان لهبا لناخ مانا رذائل كان لهبا لناخ مانا وفضائلتيا بنيجي كأما الطواوي باسكاني تسكية اقريتو لخو اقري إما لخزمتنا سيدانا لوي ابن القيم رضا ورحمة الله بك بهاسي كرد عرزمان كردن كأم سيدانا أساسياتك زور قوري علماء تر زور شتيان باس كردو لعلامات معرفتي خوا إنسان شون بزاني يعني معرفتي زور يكمين علامات باسيان كردو وتوانا أو يكا لراسيا أبي ام کس تعظیمی خوا لناخیا زور گوره بی چنک خوا با گوره تر بزانی او اند زیاتر هیبتی خوا لناختا اچسبی تعظیم الله سبحانه وتعالى علامة من علامات معرفة الله عز وجل بويا آية چنك لناخي تويا خوا عظيمة چنك قورية اما زور كاد ابينين كسك مسؤولك دنيوي للا قورية اگر بيتو قصيبة مسؤولك بوتري او هلا شي تورا ابي هاواركا یان هەنێجار ئەگەر مەسئولەکە شتێکی خراپ لێ ببینە 1 ملیۆن پاساوە هێنێتەوە بۆی خراپەکەی دەرنەکەوێ یان لە هەموو مەجلیسێکە محاولە ئەکا شتێ بدۆزێتەوە بۆی باسی مەسئولەکەی کە باسی حیزبەکەی کە باسی کەسە دنیاویەکە کە واللهی ئەو کەسانەی کەوا عارفن بەخوا هەمیشە لەناو مەجالیسەکانە ئەوان تعظیمی خۆیان بیرەکەوێتەوە گەورەی ڕەب العالەمینیان بیرەکەوێتەوە هەیبەتی ئەویان بیرەکەوێتەوە بۆیە دڵیان هەمیشە دڵێکی ئارامە بۆیە ئەکرێ بڵێن علامەتی دووهەم کە عولەما باسییان کردووە بریتێ لەوەی کە سکوونەتێک لە قەلبی ئەو کەسانە دروست ئەبێ دڵێکی ئارام پەیوەندێکی پتە لەگەڵ خوایە ئەبزانە تۆ چەندێ دڵت ئارامە بزانە چەندێک لە معریفەتی خواوە دڵی تۆ ئارام بووە ئەلەوێەوە دەرئەکەوێت کە تۆ چەندێک معریفەتە بە ڕەب العالەمین هەیە و چەندێک خواناسی اینجا علائقەکان هەرچی پەیوەندیەکانە ئەوان هەمووی ئەپسڕێن لە پێناوی خوایە جەلە جەلالوهو ئەوان پەیوەندی ڕاستەقینە لەگەڵ خوایە ئەکەن ناترسن لە هیچ مرۆڤێک سەریان زۆر بەرزە دڵیان زۆر ئارامە پەیوەندیەکانیان لەگەڵ خوایە زۆر پتەوە لەگەڵ ئەوەشە هەمیشە کاتێکەوە نوێژێ تاعەتی عەبدایەتی ئەکەن سەدەقەیەک ئەکەن خەیر و خەیراتی ئەکەن نێوچەوانێک جوان ئەکەن پێکەنین و زەردەخەنەیەک ئەدەن بە هەژارێ هەمیشە لەم کاتانە ترسێ لە ناخیانە هەیە کە ئەو خوا عەظیمەی ئەمان ئەیناسن
لیان قبول نەکا لەگەڵ ئەوەشە زۆر دڵشادن کە فەرمانێک لە فەرمانەکانی رب العالمین جێبەجێ ئەکەن والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. هەمیشە ئەمەیان لەیادە کە ئەمان ڕۆژێک لە ڕۆژان ئەگەڕێنەوە بەردەم رب العالمین و پرسیاریان لێ ئەکرێ ئەی عەبد چیت کرد، ئەی عەبد چۆنت کرد لە ژیانە. بۆیە خۆشەویستانم ئەگەر ئێمە بمانەوە بزانین ئایا معریفەتمان بەخوا جەل جەلالوه چەندێکە پێویستە ئەمەمان زۆر ئاگا لێ بێت چەندێ پەیوەندیمان لەگەڵ خەڵکە لە ناخمانە. طبعاً پەیوەندی دەرەکی و معاملاتمان بە پێی فەرمانی خوا هەمووی ئەبێت جێبەجێ بکرێ، بەڵام چەندێک پەیوەندیمان لەگەڵ دەرەوەی خۆمانە لە خۆشەویستیە پچڕاندووە و داومانە بەخوای گەورە. ئێمە خۆشەویستی طبیعی باز ناکەین، ئەزانین مرۆڤەکان هەموو مرۆڤێ خۆشەویستی طبیعی هەیە، بەڵام خۆشەویستی پەرستن کاتێکەوە گوێت لێ ئەبێ الله ئەکبەر الله ئەکبەر بە دیاری کەناڵێکی فلیمەوە دانیشتووی سەیری فلیمێک ئەەکەی، گوێ لە گۆرانیەک ئەگری، سەیری فەسبووکەکەت ئەەکەی، بابەتێکە ئەی خوێنیتەوە، پلاکێکە چاکی ئەەکەی لە ماڵەوە، ئایا دەست لەمانە هەڵ ئەگری لەبەر خاتی رب العالمین ئەچی نوێژەکەت جێبەجێ ئەەکەی یان کارەکان جێبەجێ ئەەکەی؟ ئایا بە هەموو کارێکت ئەڵێ نوێژم لە پێشە، پەیوەندیم لەگەڵ خوایە لە پێشە، یا بە هەموو نوێژەکانت ئەڵێ کارم لە پێشە؟ کامیانی ئەلێرەوە تۆ بۆ دەرئەکەوێ؟ ئایا تۆ لە کام پێڕی؟ ئایا چەندێک خۆت داوەتە دەستی خوا، چەندێک تەفویض هەیە لە بەرابەر رب العالمینە؟ پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە باسی ثەنای خوا ئەکا لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. خوای من ناتوانم سەنای تۆ بکەم، ناتوانم، زمان ناتوانێ باسی جوانیەکانی تۆ بکە پەروەردگارە. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە خۆشەویستانم بەڕاستی لە ناخمانە تەسلیم بوونێکی تەواو بەخوا هەبێ، ئارامیەک لەگەڵ ئەوە هەبێ. هەمیشە لە مەجالیسەکانمانە پێویستە ذیکر و یادی ئەو هەبێ. واللهی وەکو وایە هەر یەکێک لە ئێمە توورەکەیەکی پێدرابێ، ئەم توورەکەیە ئەم عەلاگەی کە پێی دراوە پێویستی بەوەیە پڕیکە. ئیتر چۆن پڕی ئەکات؟ ئەم عەلاگەیە پێویست ئەوەندە ذیکری رب العالمینی تێ بکە، ئەوەندە عەبدایەتی جوانی تێ بکە، قورسی کردبێت، چەنێ ذیکری خوا زۆرتر کردبێت ئەوەندە گەورەتر لە معریفەتی خوا تێگەیشتووی، چەندێکیش کرچ و کاڵ و کەم و بێکەڵە کردبێتە. ئێمە هەمومانەگە پێمان بۆ ترێ بچن ناو باخچەیەکی سێوی زۆر جوان، سێو کۆکەنەوە، تخوا کاممان دەست ئەبا بۆ سێوێک کە ئەو سێوە گەنی بێت و کەوت بێت لە ئەرزا و مێر و لە تێیدا بێت و نەخێر، هەمومان بۆ جوانترین سێو دەست ئەبین. دەوەڵڵاهی ئەبێ لە عەبدایەتیشمانە بەو شێوازە دەست بۆ جوانترین سێوی تاعەتەکان ببین. سبحان الله بکە بزانە چەند جوان کاتێکە بە ئیخلاص و کەس ئاگای لێ نییە، کاتێکە کەس ئاگای لە تۆ نییە و یەک فرمێسک بە چاوەکان تایەتە خوارەوە چ گەوهەر و مروایەکی گەورەیە. خۆشەویستانم ئێمە ئەبێ بەڕاستی زۆر بە وریایی تەعاملکەین لەسەر مەسەلەی معریفەتمان بەخوای گەورە. واللهی ئەگەر نە عیشمان خۆش نابێ، ژیانمان خۆش نابێ. لە ڕەوضەة المحبین ابن القيم رضا رحمة خوای لێ بێ ئەفەرمێ من عرف الله بصدق صفى له العيش وطابت له الحياة. والله ئەو کەسێک کە خوا جل جلاله ئەناسێ ژیانی زۆر خۆش ئەبێ، ژیانی زۆر ئارام ئەبێ، وهابه كل شيء، هەر چیشتە مەهابەتی ئەم لە دڵیەتی لەم ئەترسێ، وذهب عنه خوف المخلوقين وأنس بالله تعالى، وترز لمخلوقكان يقزر لناخي أمان نامين أم بيوندي بخواي قوروا أكاد. بۆیە خۆشەویستان جاری وهەیە کەسێکی عارف کە خەڵکێک ئەیگرن، خەڵکێک لەوەچێ لێ بدەن، ئەم ناخی دڵی زۆر مەربوطە بەخواوە، لەو کاتێک ئەوان ئازاریەکەن ئەو دوعای خێریان وەکە خوا هیدایەتیان بدە. ئەی قودوەمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە طائفە دیقەت ئەدەی اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون. والله أما صفات عارفين كاتكوا خلق خراب برانبريان نزلت دعاء شر لنا كان دعاء خوايا من نزانا جاهل خوايا هدايتي بدا، خوايا هدايتي بدا لمن باشتري كبو خزمتي دينكت، چونك أو كساني كوا عارفا قرنق بلايانا وذات نية قرنق بلايانا وخزمته لبردم رب العالمين. والله إنسان كاتي عيش وجياني خوش أبيو تشيجور أقري هزب بنرمي جيان أكا أو كاتاني كوا معرفتي كي طوابي برب العالمين هبه. إن جابر إذا كانم حياة لخوا جل جلاله چند قوريه. يعني ابن عطاء الله اسكندري أفرمي معرفة لسر سي ركن أوستي، سي أساسيات. يكي زول لخوا بترسي
هایبەتی خوا، دووهەمین زۆر شەرم بکەی لە خوا، سێهەمین ئونس بەخوا، وەکو چۆن ئینسان هاوڵێکی زۆر زۆر خۆش بێ. ئەها گەنجە بەڕێزەکان زۆر کات دایک و باوە گلەیان لێ ئەکەن کە هاوڵێکیان ئەبێ دایک و باوک و برا و ماڵ و هەموو شتێک لە پێناو هاوڵەکانە لە یاد ئەکەن چۆن ئونس بە یەکترەوە ئەگرن ئیتر ناتوان ڕۆژی یەک نەبینن. زۆر بەز ئەستەم هەمیشەیان بینی دوو کەس لەسەر کۆڵانێک لەسەر سوچ و شوێنێک سێرەکەی سەریان کردو بە یەکە، ڕازەکانی یەکتر بۆ یەکتر ئەگەڕنەوە، هەر یەکەیان بۆ ئەویتر دەیان ڕاز ئەگەڕێتەوە، هەمویان ژیان یەکتریان لەبەر کردووە، هەردووکیان هەوڵ ئەدەن تەواو مڕاعاتی حاڵ یەکترکەن. اینجا هەر یەکێکیان لەوانە فیداکاری بۆ ئەویتر ئەکە. سبحان الله، ئەمە پێوتێ ئەنیس، هاوڵێکی وەها کە ئونسیان بە یەکەوە گرتووە. واللهی یەکێک لە علاماتی معرفە یا یەکێک لە ڕوکنە ئەساسیەکان کە معرفەتی لەسەر ئەوەستێ بریتێ لەوەی کە ئینسانی مسلمان ئەنیسی خوا بێ، هەموو لە حەزەی ئەوی لە یاد بێ، شەرم لەو کە هەیبەتی ئەو زۆر بە گەورە ڕاگرێ، وەکو ئیبن عەطائیلا ئەفەرمێ واستحيي من الله استحياءك رجلا من أهلك، لسلسلة صحيح البانية فرمايشتا صحيحة كبيغمريان صلى الله عليه وسلم فرمي وها حيابك لأخوة جل جلاله چون پیاوێکی زۆر معقول لەناو ئەهل و کەسی خۆتە، پیاوێکی زۆر بە هەیبەتی معقول، چۆن تۆ شەرمی لێ ئەکەی، ئەوە شەرم لە ڕەب العالەمین کە. تخوا ئەگەر ئێستا ئێمە هەر یەکێک لە ئێمە ئەگەر زۆر شەرم لە باوکی کە، ئایا هەڵەیەک ئەکات لە کاتێک کە باوکی حضوری هەبێ و تەواجودی هەبێ؟ ئایا ئەتوانێت قاچێ ڕابکێشێ لە خزمەت ئەوە؟ ئایا ئەتوانێت جۆرێک لە بێ ئەدەبی و دەنگ بەرزکردنەوە بکە؟ پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئرشادمان ئەکا حەیاکەن لەخوا، شەرمکەن لەخوا. تخوا ئێمە ئەگەر دیقەت بدە ئەگەر کەسێک پیاوێکی زۆر بەهێبەت لە عەشرەت و لە قەومی تۆ لەوێ حازر بێت، تۆ لە بەردەم ئەوە گوناهێک ئەەکەی، فێڵێک ئەەکەی لە تەرازوو بازیە، لە بەردەم ئەو کەسە بە هەیبەت و وقار و بەڕێزە، ئایا تۆ ئەتوانی زینا لەگەڵ ئافرەتێکا بکەی؟ ئایا یعنی سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئرشادمان ئەکا بە شتێکی دنیەوی بۆ شتێکی ئوخڕەوی. چۆن ئەم حەیایە لە بینی ئێمە هەیە، ئەبێ زۆر زیاتر لەم حەیایە لە بەردەم ڕەب العالەمینە هەبێ. اینجا بەڕێزانم ئێمە هەمیشە لە کاتی باسی معرفەتی ڕەب العالەمینە ئەبێ دووشتمان لە یاد بێ. واللهی ئەگەر معرفەتێک وهاد لێ نەکە، هەرچی تاعاتە تۆ پەلەکەی بۆ جێبەجێکردنی، ژیانی خۆت نەزرکەی لە پێناوی خوایە. ئێمە زۆر کات ئیش زۆرەکەین، بەس ماوەسایانی ئاینی لا سیەما ینی بەڕاستی خزمەتێکی جوانەکەن، بەڵام لە بیریان کردووە ئەبێت تۆ نەزرکەی لە بەردەم ڕەب العالەمینە. خوایە من یەم نەزر ئەکەم بۆ دینەکەی تۆ، بۆ عەبدایەتی ئەم فەرمانگێڕی خزمەتکاری لەناو ئەم دینەی تۆیە، بۆ ئیتر ئەو کاتە هەست بە مانووبوون ناکەی. جاری وایە ماوەسایەکی ئاینی چەند جارێ میوانی بڕۆن ئیزعاجیکەن تووڕە ئەبێ. ئەخر بۆ تووڕە ئەبی؟ چکە مبادرەی تاعاتە لەبیر چوەتەوە، چێژ لەبیر چوەتەوە، یعنی چێژ لە عەبدایەتیەکانە کە نیوە شەوە کەسێک تەقە ئەدا لە دەرگای ماڵەکەت، عادز مەبە، دەرگاکەی بۆ کەرەوە، ئەمە ڕزقی شەوە خوا عەبدایەتی بۆ تۆ نارد، ئەبێ بەم تەعاملە تەعامل کرێ. ئەمە تەعاملی ئەو کەسانەیەکەوە عارفن بە ڕەب العالەمین. والله عزیزانم ئەگەر کەسێ عارفی حەقیقی بێ بە ڕەب العالەمین، واللهی کاتێکەوە تەقەی دەرگاکەیە سوپاسی خوا ئەکا، اینجا دەرگاکە ئەکاتەوە الحەمدولله یا ڕەب کەسێک ئەبەم شەوە حاجەتی گەیشتوتە من کە من ئەبێ خزمەتی کەم و لە خزمەتیا بم. ئێمە پێویستمان بەوەیە کە چێژ وەرگرین لە ئەنواع جۆری عەبدایەتیەکانمان. والله ئێمە زۆر کەسمان هەیە نەزری حیاتی خۆی کردو بۆ خوا جەل جەلاله و بەس نیەتێکی صافی نەهێناوە، چکە نەیتوانیوە دانیشی خۆی بۆ خۆی لە بینی خۆی و خوا بە ئونسێکی جوانەوە پەروەردگارە ئەو منم عەبدەکەی تۆم. واللهی ئەمەوێت چێژ وەرگرم لە عەبدایەتیەکان، چێژ وەرگرم لە تاعەتەکان. پەروەردگارەوە هاتووم ئەمەوێت بێم جوانترین جۆری عەبدایەتی بۆ تۆ بەرز کەمەوە یا ڕەب العالەمین. بۆیە خۆشەویستانم ئێمەی موسڵمان هەموو ژیانمان، ڕازانەوەی هەموو عەیشمان پێویستە ئەبەو شێوازە بێ. یعنی ئێمە بەردەوام ئەگەر بین و ئەو ماندووبوونە زۆرە بکەین، ئەو جوهدە گەورە بکەین، بەڵام ئەگەر چێژمان لێوە نەگر زوو ماندوو ئەبین. بۆیە جاری وایە ماوەسایەکی ئاینی بەڕێز ماندووبوونێکی زۆر گەورە ئەکا، بەڵام لەگەڵ مناڵەکانی هەموو جاری ئەڵێ بەڕاستی من زۆر ماندووم، بەڕاستی ئەم خەڵکە کات و وەقتیان نییە. ئەمە کاردانەوەیکی سلبی ئەبێ لەسەر پەروەردەی مناڵەکانی، نابێ وەها بڵێ. ئەبێ مناڵەکانی فێرکە
لەسەرەوەی سوپاسی خواکەن الحەمدولله خوای گەورە لطفی لەگەڵ ئێمە کردووە ئەها ئەم شەو چەند کەس حاجەی بە ئێمە کەوت و بوو بە عەبدایەتی و بەسەر ماڵەکەی ئێمە ڕژە، چەند کەس پێیان هێنایە ئەم ماڵە و خوا بەرەکاتی بەهۆی ئەوانەوە بەسەر ماڵەکەمانە باران. ئێمە گرنگە ئەم چێژە لە ناخمانە دابنێن. واللهی ئەو کەسی عارف بێ بەخوا جل جلاله مبادرە ئەکا بۆ تاعات، پێی بوتێ لە فڵان شوێن خەیرەکەی ڕائەکە هەرچۆنە بێ پشتێکی ئەمیتیا بێ، وەلەو لادانی بەردێ بێ لەسەر ڕێ، وەلەو پێکەنینێ بێ بەدەم هەژارێکەوە، وەلەو پێکەنینێ بێ بەدەم برایەکی موسڵمانیەوە وهاکەدا. ئێمە ئەبێ هەموو حیاتمان لە نێوان گریان لە بەردەم ڕەب العالەمینە بەرامبەر ئەو هەموو خراپەکاریکەوە ئەیکەین و هەروەها بەردەوام ثەنا بکەین بۆ ئەم پەروەردگارە عەظیمە کە هەرچی شتێکە بە ئێمە عەتا کرد. ئێمە نیعەمەکان زۆر زۆرن، ئێمە قەت لە ژیانمانە ینی کاتێک کە داوامان لەخوا کردووە تەنها داوامان لە نیعمەتی تایبەت کردووە، نیعمەتە گشتەکانمان داوا نەکردووە. بە نمونە مەسەلەن نیعمەتێکی گشتی لە نیعمەتەکان مەسەن بریتێ لە هەناسە. کەسمان ئێمە ڕۆژێک لە ڕۆژان نەماوتووە یا ڕەوی پەروەردگارە وهمە لێ بکە بتوانین مەسەن هەناسە بدەین، چونکە نیعمەتێکی گشتیە داوای ناکەین. یا هیچ کەسێک لە ئێمە داوامان نەکردو لە ڕەب العالەمین ڕۆژێک لە ڕۆژان یا ڕەوی پەروەردگارە داوات لێ ئەکەین کە دانمان پێ عەتاکە، پەروەردگارە داوا لێ ئەکەین چێژی خواردنمان پێ عەتاکە، پەروەردگارە داوا لێ ئەکەین هەستی دەستەکانمان پێ عەتاکە، پەروەردگار داوامان نەکردو. ئەمە نیعمەتە گشتیەکانن خوا جەل جەلاوە بە هەموو کەسی داوا، بەس ئێمە چاوی غەفڵەت وای لێ کردوین ئەمان نەبینین. لە پەنای ئەمانەشە بەڕێزەکانم کۆمەڵی نیعەمی خاص هەیە ئێمە زۆر داوامان کردووە، خوای ڕزقم زیاد کەی، خوای ئەو شتم پێ عەتاک، ئەمان هەمووی نیعمەتی تایبەتن. خوا جەل جەلاوە بە هەندێکی ئەدا بە هەندێکی نادا. ئێمە پێویستە ثەنای خواکەین لە نیعمەتە گشتیەکان و لە نیعمەتە کەسیەکانە، لە هەموویانە لە خاص و عامە ثەنای ڕەب العالەمین لە یاد نەکەین، چونکە بەڕاستی ئینسان ئەگەر ثەنای خوای جەل جەلاوە لە یاد کرد لە عارفین قەت حساب ناکرێ. ئەبوو یەزید ئەفەرمێ گەورە پیاوان بەچی گەیشتە معریفەتی خوا؟ ئەڵێ هەرچی ئەوەی خۆیان بوو هەمویان لە دەستدا تەنها لە بەرامبەر ئەوەی ڕەب العالەمینە وەستان. ماڵە خاصەکانی خۆیان لە دەست ئەدا، شتە تایبەتەکانی خۆیان هەموو لە دەست ئەدا لە پێناوی ئەوەی کە ڕەب العالەمین لیان ڕاضی بێ. زۆر کات شەهوەتەکانی خۆیان ئەگرتەوە لە خەو، لە خواردن، لە ئیسراحەت بۆ ئەوەی لە بەردەم ڕەب العالەمینە جۆرێک لە معریفەت پەیاکەن، معریفەتی زیاتر. عارفین هەمیشە ئەوها بوون ئونسێکی بە قووەتیان لەگەڵ خوایە هەبووە و ئەوەندە خۆیان فەقیر کردووە لە بەردەم خوایە، خوا دەوڵەمەندی کردوون لە پێش چاوی خەڵک، ئەوەنە خۆیان زەلیل کردووە لە بەردەم خوایە، خوا عەزیزی کردوون لە پێش چاوی خەڵک، ئەوەندە خۆیان نەوی کردووە لە بەردەم خوایە، خوا بەرزی کردوونەتەوە لای خەلق، ئەوەندە هاتوون خۆیان غینا با بڵێن دەوڵەمەندی خۆیان مربوط کردو بەخوا و خوا وای کردووە کە خەڵک محتاجی ئەمان بێت و خەڵک بێتە لای ئەمان. سبحان الله. کاتێک کە ذەنون ئەمە ئەفەرمێ ئینسان بەڕاستی دڵی زۆر ئارام ئەبێ، کاتێک کە باسی ئەم معریفەیە ئەکەین کە ئەوەستین لەسەری ئەزانین کە ڕەب العالەمین ئێمەی عەبدی وەها خەلق کردووە کە پێویستمان بەوەیە کە هەموو ژیانمان بڕازێنەوە بە معریفەتی ئەو، بە خۆشەویستی ئەو، بە دابڕان بۆ ئەو. ئێمە لە هەموو حیاتمانە ضرورین بەوەی کە داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار دەرگا خەیرەکان بەسەرمانە واڵاکە، پەردەی غەفڵەت لەسەر چاومان لا ببە تا بگەینە ئاسی معریفەت و ناسینی ئەو. واللهی چێژ تەنها لە ناسینی ئەوایە، چێژ لە معریفەتی ئەوایە. واللهی ئەو کەسەی کە خواناسی ڕاستەقینە نییە چێژ لە هیچ شێک ناکە، نە لە ژیان ئەکا، نە لە خەوتن ئەکا، نە لە ئیسراحەتەکانی ئەکا، نە لە عەبدایەتەکانی ئەکا. ئێمە هەمومان ئەوداڵین و بەدوای چێژەکانە ئەگەڕین. دە واللهی چێژەکان ئەلێرە دەزگیر ئەبن لە معریفەتی خوایە. بۆیە یەکێک لە پیاوچاکان ئەفەرمێ ئەگەر بێت و کافران و بێدینان بزانن داخلی ئێمە و ناخی ئێمە چ چێژێکی تایە، واللهی بە نوکی شمشێرەکانیان لە ناخمانە دەری ئەهێنین. داوا ئەکەین ئەڵێ یا ڕەوی پەروەردگارە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە، سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە عاقبەتمان بەخێر بگێڕە. یا ڕەبی خوای گیان ئارامی ببارێنە بەسەر ناخ و دڵمانە، بەسەر ماڵمانە، بەسەر وڵاتمانە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای معریفەتمان زیاد کە، یا ڕەبی خوای گیان ئێمە بەرەومانیەکی زۆر مبارەک و پیرۆزە ڕۆین
هدایەتی گەنجەکانمان بدە، حجابی ئافرەتەکانمان زیاتر کە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت بەرەکاتی ئاسمان و زەوی خۆت بەسەر ئەم نیشتیمان و خاکەی ئێمە ببارێنە. خوای گیان ئەو کەسانەی کە زوڵم لەم گەلە فەقیر و هەژارە ئەکەن خوای گیان هیدایەتیان بدە، ئەگەر جێگەی هیدایەت نین لە کۆڵ ئەم میلەتیان کەرەوە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمین.